موشەکەی ناسا لە دەستی ئێراندا ئەو موشەکەی خەوی ئەمریکی و ئیسرائیلەکانی زڕاند. بۆ یەکەم جار ئێران موشەکە مەترسیدارەکەی بەکارهێنا کە توانای هەڵگرتنی کڵاوەی ئەتۆمی هەیە و سیستمی بەرگری ئەمریکی و ئیسرائیلی وەک پاتریۆت لە بەردەمیدا دەستەوەستان بوون. ئێران لە شەپۆلی 54 هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل بنکە و بەرژەوەندیەکانی ئەمریکا موشەکی سەجیلی بەکارهێنا کە یەکێکە لە پێشکەوتووترین موشەکە بالیستیە مامناوەندەکانی ئێران و تەرسی خستۆتە دڵی نەیارەکانیەوە. ئەم موشەکە یەکەم جار لە ساڵانی 1998 بۆ 1999 دەست بە دروستکردنی کرا، بەڵام گەیشتنە ئەنجامی نزیکەی 10 ساڵی پێچوو بۆ یەکەم جار لە ساڵی 2008 نمایش کرا و ساڵی دواتریش ڤێرژنەکەی بەرز کرایەوە بە سوتەمەنی ڕەخکار دەکات. ئەم سوتەمەنیش لە 3 مادەی جیاوازی وەک تۆزی کانزا، ئۆکسێنەر و پۆلیمەر بەرهەم هاتووە و سوتەمەنیەکە هەر ئەوەیە کە لە موشەکە گەورەکانی ناسا بەکاردێت. موشەکە مەترسیدارەکە پێویستی بە تێکردنی سوتەمەنی نییە، ئەمە ژوا دەکات زۆر بە خێرایی و لە ماوەی چەند خولەکێکی کەمدا ئامادەی هەڵدان بێت. تایبەتمەندیە تەکنیکەکان: بالیستیکی مەودا مامناوەند 18.2 مەتر درێژیەتی، کێشی 22.5 تۆنە، دووری 2000 بۆ 2500 کیلۆمەتر دەبڕێت، هەڵگری 500 بۆ 1500 کیلۆ تەخەمەنیە، بە سوتەمەنی ڕەککار دەکات، لە مۆبایلۆ کۆنتڕۆڵ دەکرێت. ئەم موشەکە بە تەواوی بەرهەمی ناوخۆی ئێرانە. دوولایانی سەرەکی وڵاتەکە پەریان پێداوە کە یەکەمیان ڕێکخراوی پیشەسازی ئاسمانی ئێرانە و دووەمیش گروپی پیشەسازی شەید باخریە کە پسپۆڕن لە دروستکردنی و موشەکانەی بە سوتەمەنی ڕەککار دەکەن. دەتوانرێت لەسەر ئۆتۆمبیلی بەرهەڵگرە و ئاڕاستی ئامانجەکە بکرێت، هەرچەندە زۆرێک لە موشەکەکانی تری ئێران لەسەر بنەمای موشەکی سکەدی ڕووسی یان موشەکەکانی کۆرەی باکوور دروست کراون، بەڵام سەجیل بە یەکەم موشەکی ڕەسەنی ئێرانیدا دەنتێت لەو ئاستەدا دروست کرابێت. ئەمریکا کە خاوەنی گەورەترین پیشەسازی سەربازیە لە جیهاندا نزیکەی 15 جۆر موشەکی هەیە کە بە سوتەمەنی ڕەخکار دەکەن، بەڵام ئێران تەنها ئەم موشەکەی هەیە کە بەو جۆرە سوتەمەنیە کار بکات.